هاتنی ئەم وەفدە باڵا ئەمنیە بۆ لەکتێگەشتنی زیاتر و کاری هاوبەشە. مەبەستە سەرەکیەکەش بۆ شایە ئەمنیەکان و جم و جۆڵی گروپە تیرۆریستەکانە تێیاندا. لە ماوەی ڕابردووشدا هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە ئەمنیە عێراقیەکان چەندین ئۆپراسیۆنی فراوانی سەرکەوتویان لەو بۆشایە ئەمنیانە ئەنجام داوە. عقدنا اجتماع مهم مع الإخوان قيادات المحاور کۆبنەوەیەکی گرنگمان بە بەشداری فەرماندە باڵاکانی هێزی فیدراڵی و پێشمەرگە و لایەنەکانی دیکە ئەنجامدا لە کۆبنەوەکەدا کە تەواوکاری کۆبنەوەکانی ڕابردوو بوو ڕێکەوتن کرا هەمانگی نێوان هێزەکان پتەوتر بکرێن هەڵوگۆڕی زانیاری هەواڵگیری بکرێت ئۆپراسیۆنی هاوبەشش بکرێت لەو ناوچانەی جێی گرنگی هەردوولان. تبادل المعلومات الاستخبارية في المناطق ذات الاهتمام المشترك. ئێمە لێرە تەقیمێکی هەموو کارەکانمان کرد کە پاش چواری دوانزە بڕیارمان لەسەردا بوو لە کۆبنەوەکە بە تایبەتی کارە هاوبەشەکان هەموو ناوچەکانی محوەرەکان کە بەڕاستی نەتیجەیەکی زۆر باشیە بوو بۆ ئەوەیە کە کۆنتترۆلی ئەمنی لەو ناوچانە بکە. لەم کۆبنەوەش لەسەر هەندی بابەت و تەقیمکردنی ئەو عملیاتانە قسەمان کردووە و ڕێکەوتنێکی باشمان کردووە لەسەر چەند خاڵێک بۆ کاری هاوبەشی ئایندە لە هەمان ئەو ناوچانە بۆ ئەوەی بە یەکجارەکی ئەمنی ئەو ناوچانە دامین بکرێت. جموزۆڵی داعش و گروپە تیرۆریستەکان ڕوو لە زیادبوونە مانەوەی بۆشایە ئەمنیەکان و مۆڵگەکانیشان هۆکاری بەردەوامی کردەوە تیرۆریستەکانە بۆیە لە کۆبنەوەی فەرماندەکانی پێشمەرگە و جێگری فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان تاکید لە پڕکردنەوەی خێرایی بۆشایە ئەمنیەکان کرا. ئەو ناوچانەی لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و لە نێوان سوپای عێراق هەیە کە بۆشایە بە هەرتوو لامان بە هاوبەشی ئەو ناوچانەیش پڕ بکەینەوە و دەربارەی ئەو دوو لیواییش کە پێگەهێنرێ لە بودجەی ساڵی 2022 بودجیان بۆ دانرێ و ئەوانش دەکەونە ئیشەوە. سابتکردنی هێزە لەو جێگانە و ناگەڕێنەوە بچینە هەر جێگایەک ناگەڕێنەوە. ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی پێشمەرگە و سوپای عێراق کە لە هەشتی کانونی یەکەمەوە دەستیان پێکرد وەشاندنی گورزێکی گەورە بوو لە داعش بۆیە هۆی لاوازکردنی لە ئێستاشدا دەستپێکردنەوەی ئۆپەراسیۆنی هاوبەش و پڕکردنەوەی بۆشایە ئەمنیەکان سنووردارکردنی مەترسیە بەردەوامەکانی تیرۆرە لە ناوچە دابڕێنراوەکاندا. کارۆن محەممەد کورساد نیوس قەزای چەمچەماڵ.